ئەمڕۆ 16/2/2019 بە پشتیوانی خوای پەروەردگار لە خزمەت ئەم برا بەڕێزانەیە دەرسێکدا ئەمەزرێنین کە دەرسەکە پێناسەی پێنجپایەکانی ئیسلامە کە کتێبێکی زۆر مختصرە دانراو بۆ خوێندن لە ناوەندی دراساتی ئیسلامی کە مختصرەکەی نیدایە کە باسەکان دەربارەی شایەتمان و نوێژ و ڕۆژ و زەکات و حەج بە پشتیوانی خوای پەروەردگار لەمەوە دەست پێەکەین. ئەم ئاستە کە دانراوە لە ئەسڵە بۆ ئەو کەسانەیە کە تاکو سەی ناوەندیان خوێندووە 9 ساڵ خوێندن یان ئەو کەسانی هەروەندیان خوێندووە بەڵام دوور کەوتنەوە لە خوێندن یان ئەوانەی کە تەمەنیان 15 و بەرەو ژوورە. عادەتەن ئەوانەی کە لە 18 بەرەو ژوورە بێ ئیمتیحانە درێ ئیمتیحانەگەکەن دوایی ئەچنە ئامادەی ئامەدی ئیسلامی کە وەکو سانەویە 3 پۆلە. لە خوار ئەم نیدایەشەوە خوێندنێکی تری سەرەتایی هەیە پێوترە سەدا واتە سەرەتایی دیراساتی ئیسلامی کە 2 پۆلە عادەتەن ئەوانەی کە تەمەنیان 10 و 11 و 12 ساڵە لە پۆلی 1 ئەبن ئەوانەی کە تەمەنیان 13 و 14 و 15 لە پۆلی 2 ئەبن ئەوەش چەند دەرسێکی تر ئەخوێنن عادەتەن. ئەمەی ئێستا کە لە خزمەت ئەم بەڕێزانە ئاین و ئەمانەوەی ئینشاڵڵا وەکو یەکەم تەجروبە ئەم دەرسە بڵێینەوە و کە زۆر مختصرە وەکووتم باس لەم ڕوکنانە ئەکا و ضەروریشە هەموو مسلمانێک ئەم ڕوکنانە وەکو ناوی خۆی بزانێ چونکە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام کە ئەفەرمێ ئیسلام لەسەر ئەمانە دامەزراوە، یعنی ئەمانە 5 پایەکانی ئیسلامن. 5 پایەکانیش معناوانی هەموو ئیسلامەکە لەسەر ئەمەیە چونکە ئەگەر کۆشکێک لەسەر 5 پایە دروست کرابێ کابرایەک بڵێ وەڵا ئەمە لەسەر 5 پایەیە یا ئەم خانووە 5 پایەیە هەمومان تێگەین کە 5 پایە و دیوارە و سەقفە و سەربانە و هەموو مشتەمەلاتی تری خانووەکەی تیایە. ئیسلامەکەش خۆی وایە ئەمە پایەکانین، بەبێ ئەم پایانە ئیسلام دروست نابن. هەموو احتیمادەکەش کرێتەوە سەر عەقیدەکە کە لە شایەتمانەکەیە شهادة أن لا إله إلا الله وشهادة أن محمدا رسول الله لخوا ناسیەکەیە چونکە باسم کرد لە هەفتەی ڕابردوو وەکو مقدمەیەکە ئەمە بەشێکە لە ناسینی خوای پەروەردگار و پەرستنی خوای پەروەردگار و پابەندبوون بە شریعەتی خوای پەروەردگار کە 3 ئەرکی ئیستیخلافە. ئیستیخلاف بریکارەتی خوای پەروەردگارە کە ئێمەی بۆ خەلق بووین پاشان بۆی هاتووینەتە سەر زەوی کە ئەبێ خوای گەورە بناسین بەو شێوەی کە خۆی فەرموویەتی، بەو شێوەی بیپەرستین کە پێغەمبەری نازار عەلەیهی سەڵات وسەلام ڕوونی کردوتەوە فەرمێ صەلوا کەما ڕەئەیتمونی ئوصەلی، وان نوێژ بکەن هەروەکو کە منتان بینیوە کە نوێژەکەم. هەروەها ئەوانی تر هەمووی هەر لە دینەکە لەوە وەرەگرن خذوا عنی مناسککم، یعنی مەراسیمەکانی حەج لە منەوە وەربگرن. بۆیە هەموو شتەکان بەم شێوەیە ئەم دیندارەتی ئاوا وەرەگرین. خواپەرستیەکە ئەبێ بەو ڕێگایە بێ کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام شەرحی کردو ڕوونی کردوتەوە و بەیانی کردو. پابەندبوونمان بە ناسین و پەرستنەکەوە دەرەجاتی جیاوازی هەیە. ئیتر دەرەجەکانی ئیسلام و ئیمان و ئیحسانن. ئیحسانەکەش پلەی تەقواکاریەکەیە کە ئینسانە شێ برز بێتەوە حتاکو ئەو ڕادەی کە ئاەتی 22 سوورەی مجادلە فەرمێ رضی الله عنهم ورضوا عنه ئەگاتە ئەو پلەی کە خوای گەورە ناون حیزب الله، یعنی ئەمانە ئیتر کاملەن ساغ بوونەتەوە بۆ خوای پەروەردگار و پشکی نەفس و دنیا ویستی و ئەمانەیان تیا نەماوە. خوای گەورە بمانگەێنێ بەو ئاستە. ئەم ڕوکنانە هەمومان نەزانین کە ڕوکنەکان لە سەرەتاوە بە شایەتمان دەست پێ کە ئێمەش ئێستا ئینشاڵڵا باسی دەرسی یەکەمە شایەتمانەکە باسەکەین کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ بني الإسلام على 5 شهادة أن لا إله إلا الله وأن محمدا رسول الله وإقام الصلاة وإيتاء الزكاة والحج وصوم رمضان. حديثك متفق عليه، متفق عليه يعني بخاري و مسلم رحمەتی خوایان لێبێ ڕیوایەتیان کردو بەڵام بە هەمان دەق. یعنی مثلا ئەگەر ڕیوایەتێکیان بڵێن جیاوازی هەبێ لە لەفزێکە پێڵێن ڕەواه الشەیخان، بەڵام متفق عليه یعنی هەموو شتەکانیان وەکو یەک لەم لەفزەیە ڕیوایەت کردو وەکو یەک.
ئەم حەدیسە کە ئەفەرمێ ئیسلام لەسەر 5 پایە دامەزراوە: شایەتمان، دووەم نوێژکردن، سێم زەکاتدان، چوارەم حەجکردن، پێنجەم گرتنی ڕۆژوو ڕەمەزان. تەسەلسولەکەی لێرەیە لەم ڕیوایەتانە کە دەقەکەی بوخاریە. طبعا كالين متفق عليه شرطيشني هر لاي امان هبت كل لاي نسائي وترمذي وامام احمد وابن خزيمه وابن حبان اواني ترى مهم روايته بهمان دقيش روايه كراول لاي اواني شيء بتسلسلكي الريز بنديكي بشايتمان ونشكردن دسبيكا جاري وهر روايتي تردوي شايتمان زكاته دواي او روايتي تر دواي نشكردنكش روجوا بلام ليره دواي نشكردنك زكاته دوای حەجکردنەکە ئەخیرەن دێتە سەری ڕەمەزان، بەڵام هیچ کێشەیەک لە تەسەلسولەکەی نابێت، چونکە ئومەتی ئیسلام لەسەرەوە متفقن هەموو کە ئیسلامەکە لەسەر ئەمە دامەزراوە.